بێگومان قسە و باسکردنە لەسەر یەکێک لە بەرهەمان نوێیەکانی مامۆستا و ڕەخنەگرون و سەر مامۆستا وهبی ڕەسوڵ کە بەڕاستی هەر بەرگەکەی زۆر سەرنجڕاکێشە. ئەویش کتێبی هونەری ئەوروپی مانێریزم تا مۆدرنیزم. بێگومان هونەرمەند و نووسەر وهبی ڕەسوڵ لە ئێستادا ئەم کتێبەی لە دوتوێی 536 لاپەڕەدا بەناونیشانی هونەری ئەوروپی مانێریزم تا مۆنێریزم بە چاپ گەیاندووە، بەڵام با بڵێن جارێک بڵاوکردنەوەی بۆ نەکراوە. بگومان ئەم کتێب و کتێبێکی تر کە ئەویش هونەری ئەوروپیە لە سەدەکانی ناوەڕاست و ڕێنسانس کە لە ساڵی 2002دا بڵاو کراوەتەوە لە پێناو تێگەیشتنەوەکو خۆی ئاماژەی پێکات کە تێگەیشتنێکە با بڵێن تێگەیشتنێکی ڕوانگەی و ئیستاتیکی لە تایبەتمەندیەکانی ئەو پانتاییە. بگومان کاریگەریە دوور و نزیکەکانی لە مێژووی هونەری جیهانیدا باز دەکات. بێگومان هاوکات ئەمە ئەو قۆناغەیە کە لە ڕوانگە و کارکردنی هونەری تا ئێستا یاخود تا ئاستێکی باش لە نێوەندی هونەری ئێمەدا باسکردن و سەنگکردنی بە هێندەی سەنگ و قورساییە کاریگەریەکانی نائامادەیە و هەروەها نادیار بووە. قسە و باسی زیاتر لەسەر ئەم کتێباکەین بە ئامادەبوونی مامۆستا وهبی ڕەسوڵ. بەخێر هاتی مامۆستا، بەخێربەی سەرچاو بۆ پرۆگرامی کورسات مەگەزین. یەکەم پرسیارم لە دیزاین و لە بەرگی کتێبەکەیە کە بەڕاستی زۆر سەرنجڕاکێش و جوانە. بەڵێ دیزانی بەرگی کتێبەکە هینی کوڕەکەم هۆمن وهبی ڕەسوڵ کە سوپاسێکم بەڕاستی کە دیزانی بەرگەکەی بۆ کردوم و تابلۆکەش تابلۆی کچە هونەرمەند ئیڤلین ستیلمانە کە یەکێکە لە هونەرمەندانی خوشکانی پێشڕەفایلی. بەڵێ خۆت ئاماژەت بەوە کردووە کە ئەم کتێبە بەرهەمی کارکردنی 5 ساڵە بە پچڕی. بۆچی 5 ساڵ؟ لەو 5 ساڵە من کە دەستم پێ کرد لە ناوەندی کارکردن لە کتێبە کتێبی خوێندنەوە لە زەمەنی شێوەکاریە کە بریتی بوو لە کۆمەڵێک وتاری ڕەخنەیی یا دراساتی ڕەخنەیی لەسەر هونەرمەندانی کورد لەسەر مێژووی کورد. ئەوە هاتە پێش بۆ چاپکردن زۆر سەرقاڵی ئەوە بووم. بۆیە کارکردن لەم کتێبە ناوبەنایەک بە بەردەوامی و ناوبەنایەکی بە پچڕ بەڕاستی ئەوەندە ساڵی خەیان جگە لەمەش بەڕاستی کتێبەکە قوڵ بوونەوە و دەکاریی وای ئەویست بۆ ئەو قۆناغە کە لە پێشەکیەکە ئاماژەم پێداوە ئەم قۆناغە نادیارە پڕ بە پێستی خۆی کاری بۆ نەکراوە. ینی ئێمە شارەزایەکانمان لە ڕێنسانسا و کەمێ دوای ڕێنسانسێکرا ئەپەڕێ بۆ مۆدێرنە. ئەو بینەکە کە پڕە لە کاریگەری بۆ پەڕینەوەی نێوان ئەم دوو قۆناغە هەستیارە لەبەرەوە نەئەکرا بە سەرپی یاوە خود بە زۆر بە تێپەڕینێکی خێرایی کە هەندێک سەرچاوە کردویانە ئەمە، بەڵام ئەو تێر و تەسەلیە ئەو پێداویستیە ئەو زەڕورەتی کە هەیە بۆ ئەو معریفە شاراوەیانە بۆ ئەو وردەکاریانی کە لە وەرچەرخان و گۆڕانکاری هونەریەکانی ئەم قۆناغا کراوە بەڕاستی بەو تێپەڕینە خێرایە نەئەکرا بەردەست بێ بۆ خوێنەر و خوێنکاری هونەر. زۆر باشە مامۆستا، با بڵێن لێکۆڵینەوەکان تۆ بۆ خۆت ئەنجامت داوە یاخۆت با بڵێن پشتت بە لێکۆڵینەوەی تر کردو بە تایبەتی لەم بوارەیە؟ بەڵێ لێرەدا زۆر مەبەستمە ئاماژە بەوە بم. ئێمە لە قۆناغێکەوە کە سەرەتایی بۆ وەرگرتنی تەنها داتای معریفی بۆ شارەزای و زانیاری بووە لە ڕۆژ ئاواوە، ئێستا کاتی ئەوە هاتووە بپەڕینەوە بۆ ئەوەی قۆناغی شرۆڤەکردن لێکدانەوە و خوێندنەوەکانمان هی ئێرە بێت. ڕاستە چەندێ بتوانێت یا لە ئیمکانە بێ یاخود گەر پێویست بکات ئێمە لێکۆڵینەوە یا بەرەنجامگیریەکی ڕۆژئاوایی بێنین کە پێویست کات، بەڵام سەر لەبەری خوێندنەوە و لێکۆڵینەوە و بەرەنجامگیریەکانمان شۆڤەکانمان هەمووی بگەڕینەوە بۆ خۆرئاوا بۆ پاشکۆیەتی کە لە قۆناغەکانە جێی شانازی بۆ کە پاشکۆیەتیمان پێ ببڕێ. نەخێر ئێستا ئێمە لێرەوە ئەتوانی خۆمان بەرەنجامی ئەو چاوە ڕوانگەیە ئەو چاوە
پڕخوێندنەوەیە شرۆڤەکاری کە هەمانە و بەدەستمان هێناوە لە دوای تەمەنێکی هوەری و تەمەنێکی زۆر لە بەداداچوون و سۆراخکردن و گەڕان و با بڵێن خوێندنەوە سۆراخکردن ئێستا توان ئێمە لێرەوە من ئەو بوێریم کردووە کە لێرەوە بۆ خۆم هەڵسەنگاندن بۆ هوەری ڕۆژئاوایی بکەم پشت بە هەندێک لێکۆڵینەوەوان و پشت بە هەندێکیش بۆ چوون و بەرەنجامگیری و ئیستنتاجکردنی خۆم بەڕاستی بۆیە هەندێک بەراوردی تایە کە ئەبینیت لە هیچ سەرچاوێکی با بڵێن بیانی جا ئینگلیزی بە فەڕەنسی بێ یاخود عەرەبیە شتی وەها نییە بۆ نمونە من هەندێک بەراوردکاریم کردووە لە نێوان هونەرمەندانی مانێریزم بە هونەرمەندە سریادیەکان ئەمە لە سەرچاوەکانە نییە ئەمە بەرەنجامی هەوڵ و کۆشین و وردبوونەوە بە دوواداچوونی خۆمە کە کردومە و لێشی بەرپرسیارم بەڕاستی و ئەتوانم با بڵێن بەرگری لە بیرۆڕاکانم بکەم بۆیە سەرەتای کتێبەکە بە وتەیەک دەست پێکە حەزەکەم ئاماژەی پێ بم وتەیەکە کە لە ئیلیادە وەرم گرتووە لە یەکێ لە سرودەکانی ئیلیادە کە دیومیدیس بە ئەگا مەمنون ئەڵێ بوێری لە حەق و هێز باڵاترە جا من بەڕاستی ئەو حەق و هێزەی کە لای ڕۆژئاوایە بۆ ڕۆشنبیری خۆیان دواییشە بۆ ئەو ڕۆشنبیری کە بەسەر هەموو جیهانە گشتگیریەکەن و بەتایبەت بەسەر ڕۆژهەڵاتە من ئەو بوێریم کردووە کە لە بەرامبەر بەوە کار بکەم بۆستمەوە و ئێرە بکەمە سۆنگەیەک بۆ خوێندنەوەیەکی تر دیسان بۆیە کتێبەکە پاراوێزی زۆر بۆ نووسراوە نزیک 350 پاراوێزم بۆ نووسیوە بەو سەرچاوانەوە کە هەندێک پاراوێزی خۆمە و هەندێکشی سەرچاوی تایبەتە بەکارم هێناوە تاوەکو وەگوتم ڕووناکی زیاتر بات بەو بەرەنجام جیرانی کە کردومە لێکۆڵینەوەی لەم جۆرە تا ئێستا کراوە؟ من باوەڕ ناکەم لێکۆڵین لەم شێوەیە تا ئێستا نەکراوە من ئەتوانم بەڕاشکاویەوە بڵێم حتا لە کتێبخانەی عەرەبیشە سەرچاوەیەک نییە بەم قوڵیە بۆیە لە سەرەتاوتم بۆ 5 ساڵمان پێچووە گاز 5 ساڵ زیاترم پێچووە من لە کۆتایی 2014 دەستم پێکردەوە کتێبە لە کتێبخانەی عەرەبیشە بەسەر یەکەوە کتێبێک بەسەر یەکە و بە کۆ بەم قوڵیە و بەم موردیە و بەم ڕوانگە شیکاریە نەنووسراوە ئەمە با بڵێن زۆر تایبەتە و منیش یعنی لە تەمەنی ئێستەما دوای نووسینی نزیکەی 12 کتێب و بە توانەکانی ئەم تەمەنەمەوە کە هەمە لە بواری ڕەخنە و لە بواری بەدواداچوون و خوێندنەوە و میتۆدەکان و چی ترا ویستومە بەڕاستی کتێبێ بێ کە شایستە بێ بە ئێستەی ئێمە شایستە بێ بە ئێستەی خۆشم کە نووسیمە بەڕاستی و بە هیواشم بەڕاستی جێی خۆی بگرێ و جێ ڕەزامەندیش بێت لەلایەن خوێنەرانیەوە. بەڵێ دەستەکانت خۆش بێ. مامۆستا بێگومان بەرهەم و نووسینەکانی تۆ بە تایبەتی نووسینە ڕەخنەیەکان هەمیشە لە دوای لێکۆڵینەوە بەراوردکاریەکیشی تایە لەگەڵ با بڵێ نێوەندی هونەری شێوەکاری کوردی ئەم لێکۆڵینەوەیە با بڵێن چەندێک کاریگەری هەبووە لە سەر با بڵێن نێوەندی هونەری شێوەکاری لە کوردستان لێرەش بە هەمان شتم کردووە بەڕاستی چکە هەندێک بەراورد هەیە زۆر پێویستە تاوەکو ئەو داتە معریفانەیە خوێنە ڕوو زۆر ڕوونتر زۆر ئاشکراتر زۆر ڕەوانتر بگاتە خوێنەر و خوێنکاری هونەر چکەم کتێبە ئەوەمان بیر نەچێکە میتۆدیشە بێ بۆ خوێندن لە پۆلی دووی کۆلێژی هونەرە ئەکادیمیا ئەخوێنرێت ئەم ماوە هونەریە یاخود بڵین ئەم ماوە مێژوویە هونەریە و لە پۆلی سێ و چواری پەیمانگەکانیشە ئەخوێنرێ بۆیە بەڕاستی خوێنکار یا خوێنەری هونەر و خوێنکاری هونەر بە تایبەتیش ئەگەر تۆ بۆی ڕوون نەکەیتەوە کە ئەو بابەتەی لە فلان ڕێبازی هونەری لە فلان قوتابخانەی هونەری کە خراوەتە ڕوو لە کووا دەرئەکەوێتەوە لە چ تابلوێکە لە لای کام فەنان لە لای ئەو فەنانەش لە کام تابلوێە من ئاوا هاتووم ڕێک پەنجەم خسۆتە سەر شتەکان و پیشانی خوێنکارەکو یاخود خوێنەرەکەم داوە کە بزانێت جێبەجێکردنی یا پراکتیزەکردنی پرەنسیپەکانی ئەو ڕێبازە هونەری یاخود ئەو قوتابخانە هونەریە لە ناو تابلۆکانە لە کوایە ئەجنا لەسەر چاوە گشتیەکانە هەر تیشتێپەر وەک ڕێبوارە تێ ئەپەڕێ و با بڵین داتا معریفەکە بە وەک فڕێدانە فڕێ ئاماژەی پێ ئەڵا شتێکی وەها هەیە شتێکی وایان کردووە بەس لە کوا کردویانە چۆن ڕەنگی یاوەتەوە بۆ نمونە ئەویان باز نەکردووە لێرەدا حەزەکەم نمونەیەکی کورت باسکەم وەگە کاتەکەین بێ
ئیش لای ڕۆمانتیکەکان مەسەن باسی دڵڕاوچی و سەرکێشیم کرد لای ڕۆمانتیکەکان تعریفی تایبەتم بۆ زۆربەی لەو ڕێبازە هونەریانە کردووە کە لەو سەردەما لە بینی با بڵین ڕێنسانس تا مۆدرنەیەکی لەوانە ڕۆمانتیکە کە باسی دڵڕاوچیانم کردووە سەرکێشە دڵڕاوچیەکان بۆ نمونە لە ڕائیان لەسەر ئاین دیلا کردووە جۆرێک ڕەنگی یاوەتەوە لە تابلۆی یاکۆب و فریشتە کە زۆران بازیەگرن لە تەورات هەڵە یاکۆب و یەزدانە بەڵێ کە دوجار یاکوب پەیامبەر ئەڵێ من یەزدانیشم دی و ڕزگاریشم بوو ینی نەمردم بەڵام لای داڤید فریدریش هەرفەنانێکی هەرهونەرمەندێکی ڕۆمانتیکە کەچی لای ئەو ئاین بە شێوەیەکی کە ڕەنگی داوەتەوە بۆ نمونە دیلا کردووە زۆر جەختی لەسەر ئەو لەحزەیە کردووە کە یاکوب زۆر لە ناو ملمەلانەکە لە ناو زۆران بازەکە زۆر مسەیتەرە ئیتر دوای ئەوە لە تابلۆکە تا ئەوێ بەرجەستەکراوە چکە لای دیلاکڕۆ جۆرێک سەیری مرۆڤی کردووە کە باڵاتر نوان دوێتی یا هێزێکی گەورەی پیاوە لە ناو ئاینە بەڵام لای دیڤید فریدریش وانە لە تابلۆکانی بڵین خاچ لە چیاکان خاچ لە دەشت و دەر خاچ لە سەر لوتکەی چیاکان یاخدا کلێسایەکی کۆن لە ناو بەفرە سێکی ئەمە هەمووی بەشکۆکردنی ئاینە بە شێوەیەکی ڕۆمانتیکانە جا ئالێرا بەراوردم کردووە لە نێوان ئەم دڵ ڕاوچەی هەرنا لە ناو خودی ڕۆمانتیکەکانە هەیە ئەمە ئەم وردەکاریان نەکراوە لەسەر چاوەکانە من خۆم ئەمەم کردو بۆ خوێندکار و بۆ خوێنەر مامۆستا ئەو زمانەی کە بەکارت هێناوە بۆ نووسین و بۆ گزارشکردن ڕەنگە ئەوانەی کە بەرهەمەکانی تۆیان خوێند بێتەوە هەست بە با بڵێ جۆرە نووسینێکی فەلسەفیەکەن کە ڕەنگە بۆ خوێنەرێکی ئاسایی تۆزێک قورس بێت بەڵام ئەمە لەبەروی کە کتێبێکە باز لە مێژوویەکە کات و زۆر گرنگە بە زمانێک نووسرا بێت کە زمانێک بێت کە کەسانی ئاساییش ئەگەر هونەرمەند نەبن بتوانن با بڵێن لی تێبگەن و بیخوێنەوە تا چەند ڕەچاوی ئەو کردووە لەم سەرچاوە بەڕاستی مناڵێت تا ئاسێکی زۆر باش ڕەچاوی ئەو خاڵم کردو چکە ئەمە وەک پێشتیش ئاماژەم پێدا سەرچاوەیەکە کتێبێکە بۆ میتۆدی خوێندن بۆ خوێندکارانی هونەر دوایی بۆ خوێنەرانی بواری هونەری و بابەتەکەش خۆی مێژوویە ینی بابەتێکی قوڵ سەرتاپا فەلسەفی نییە خۆ ڕەخنەیی نییە ئیستاتیکی نییە بە تەواوەتی بەڵێ من جار لە دەرگادلیانی ئەو بابەتانەشی تیا هەیە کە ئەوەندەی پێویستی کردبێ بەڵام زمانەکە زمانی خوێندنە زمانی میتۆدی خوێندنە لەبەرەوە ئەم سەرچاوەیە زۆر ڕەوان نووسراوە و تێگەشتنیشی زۆر ئاسانە و ئەوە بۆ خوێنەرانیشی بەڕاستی من حەزەکەم ئاژە بۆ بەم چێژێکی زۆر ئەبەخشێ بە خوێنەرانی چووکە لە ڕێی پەراوێزەکانەوە یا بە هاوکاری پەراوێزەکان چێژێکی زۆر ئەیە حتا بەوانەی ئەگەر خوێنەری هونەریش نەبن یعنی یاخود باڵین لە کایی هونەرا کاریش نەکەن بزەت کایی هونەری شێوکاری مەبەستە بەڵێ یادەوەرەیە خەفەکراوەکانیان ئەو شتانەی کە بە تایبەتی با بڵین باز لە ناوەوەی مرۆڤەکە وەکو نەست کە ئەمانە با بڵین هونەرمەندەکانی پۆست مۆدێرنە زۆر پێیان پێبردو و با بڵین بەشێکی زۆری مێژوەکەیان داگیرەکات تا چەندێک لەناو ئەم کتێبەیە ئاماژی پێکرا و ڕەنگی داوەتەوە لێرەدا لەبەرەوەی با بڵین پشبەستن بە دیوی نەستەکانی مرۆڤ لە لای مۆدێرنەکان بە تایبەتی لە لای سوریالیەکان زۆر ڕەنگی داوەتەوە کاریان لەسەر کردو زۆر جەختیان لەسەر کردوتەوە من نەگەیشتومەتە مۆدێرنە بەڕاستی چکارم مانەریزم تا مۆدێرنیزم باڵێ ڕاستە وەکو ساڵ تا ساڵی 1990 نزیک 2000 هاتووم بەڵام لە ڕێی ڕیالیزمەوە هاتوومەتە ناو ئەو ساڵانەوە با بڵین ڕێبازە نوێەکانی ڕیالیزم ئەو قوتابخانە و بزاوت و گروپ و ئاراستانی کە لە ڕیالیزم بۆتەوە لە جیهانە ئەوانم باس کردووە لە ڕێی ئەوانەوە گەیشتومەتە ئەو ساڵانی بڵین ناو سەدەی 20 بەڵام من ئەتوانم بڵێم سەرەتایەکی دەستبردن بۆ نەست یا پشت بەستن بە نەست لە لای مانەرزمەکان هەیە مانەرزمەکان قۆناغێکی زۆر هەستیار و گرنگن بەڕاستی کە زۆر سەرچاوە بەجێیان ئەهێڵێ لە ڕێنسانس یەکسەرە چێتە باڕۆک هەندێکیان ئەبەخشێ بە ڕێنسانس هەندێکیان ئەبەخشێ بە باڕۆک باسی مانەریزم ناکەن بە تێر و تەسەلی چکە وەک جەنابیشت فەرمووت هۆکارێک لە هۆکارەکان ئەوەی سەرچاویان کەمە هۆکارێک شەوەی خۆیان مانەریزمەکان پەرش و بڵاون بەڵام دەستبردن بۆ نەست بابگەڕینەوە ئەو لای مانەریزمەکان دەستپێچێکی و سەرەتایەکی هەست پێ ئەکرێ بۆ نمونە هونەرمەندێکیان هەیە ئەلگریکۆ
کە خەڵکی گریک بووە هەر پێیان تۆ ئەلگریکۆ بەربەری لێۆنانۆ چۆ بۆ ئیتالیا ئەلگریکۆ ڕۆژانە پەردەی ژوورەکەی دایەوە تەو لەو تاریچە بەرامبەر پەردەکە بە چەند سەعات دانیشتووە پێیان وتووە چی ئەەکەی تۆیانی ئەمە وتێتی بەم شێوەیە من هەندێک شت ئەبینم کە کەس نایبینێ ئەمە بەڕاستی تروسکەکانی ئەوەری دەستبردنە بۆ دیوی نەستەکانی مرۆڤ مانێرزمەکان سەرەتای دەستپێکردنی بابڵین ڕەوشتە سەیر و شازەکانی هونەرمەندە کە ئەویستویانە خۆیان جاکەنەوە لە خەڵک و سەرەتای بابڵین خواست بۆ ستایلی تایبەت کە ئەمە دوایی لە مۆدرنا زۆر گەرمە بێ ئەم بابەتە ئەجینا بابڵین لە پێش مۆدرنا هونەرمەندەکان زیاتر ریز بوون لە ناو گروپ و لە ناو ڕێبازەکانە بەڕاستی لە ناو قوتابخانەکانە هەوڵیان داوە بە پێچوان هەوڵیان داوە یەک ڕەواڵ وەرگرن یعنی یەک نەمەت وەرگرن بەڕاستی بەڵام مانێرزمەکان لەو سەردەمەوە هەوڵی تاکستایلیان ناوە بە بچی بە سەرسامبوون بە بلیمەتەکانی ڕێنسانس چونکە مایکل ئەنجلۆ داڤنشی نەچۆ هەردووکیان لە ڕافائیل نەچوون ئەمانیش ویستویانە کەسیان لە کەس نەچن و کەسیشان لە پێش خۆیان نەچن لێرای کارگەیشتۆتەوە شتی زۆر سەیر و سەمەرەیان کردو لە تەسەڕوفیشە وهایان لێهاتۆ کە پێم وتی بەڵێ مامۆستا ئەم کتێبە ئێستا ئامادەیە بەڵام کەی بڵاوە کرێتەوە بکوێتە بەردەست بەڵێ ئیتر بابڕی من دەستم کردووە بە وردە و لە بڵاوکردنەوەی چ لە لای خۆمەوە لە گەلەرەکەم و چ لە پەیمانگە و ئەشمێ ناساندنی بۆ بکەم لە جێگە هوەری و لە سنتەرە ڕۆشنبیریەکان بەڕاستی لە شار و شارۆچەکانی کوردستان چکە نامێ بەڕاستی بڵاوکردنەوەیەکی تەقلیدی بڵاوی کەمەوە جێگەی چێ لە جادەی لە شەقامی مەولەوی لای کاک ئاری حەمە جێگەیەکی هوەریە کە بابەتی دانسقەی هوەری و تابلۆ و کاری هوەری تر ئەفرۆشەیەهی دەستی ئەوانە لەوێش دامناوە بۆ کەسانێک لە سەرەتای جادەی مەولەویایە کە بیانێ بیکڕن بەڵام وەگوتم بەڕاستی سۆر خۆم بەلامەوە گرنگە کە ناساندنی بۆ بکەم چونکە بەم شێوەیە کە بخرێتە بەردەمی خوێندکارەکان لە شار و شارۆچەکان ئەوان دەستیان نەگا بەڕاستی دوورا و دوور نەزانیا بابڕین قورسایی و سەنگی ئەم کتێبە ئەو هەڵگری ئەو معریفی کە تایەتی چەنە و تا چەندێک و تا چ بوار و تا چ قوڵایەکە نەیزان بەڵام ئەگە بیان خەیتە بەردەمیان و بۆیان ڕوونکەیتەوە ڕەنگە کاریگەرێکی تری هەبێ بەڕاستی دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بۆ ئەو کاتە مامۆستا وهبی ڕەسوڵ شێوەکار و نووسەر و ڕخنەگەر سپاس زۆر سپاسانەکەم حەزەکەم لێرە وەک دوا کەلیمە زۆر سپاسی کاک مەریوان قەفتام بکەم کە زۆر هاوکارم بۆ بەڕاستی دەستخۆشی لێکم سپاس کاکی ئەحمەد سەعیدەکەم کە خۆشنووسی بەرگەکەی بۆ نووسم سپاسی هۆمەنی کوڕمەکەم کە دیزانی بەرگەکەی کردووە سپاس بۆ ئێوەش دەستەکان تا خۆش بێت سپاس بۆ تۆ